منەمەوێ سەبارەت بە چاڵنجێکی گرنگ قسە بکەم کە لەلایەن سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لە قیهەولێرەوە ڕاگەیەندرا بوو ئەوان چەند ڕۆژە بە بەردەوامی لەگەڵم کەمپینە دەستگای خێرخوازی بارزانی بەشداری لە کەمپینەکە دەکەن بە یارمەتیەکانیان و هاوکات چاڵنجێکیان ڕاگەیاندووە. بەڕێز ڕەسوول حاجی عومەر سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لە قیهەولێر لەگەڵمە زۆر بەخێر بێ. چاڵنجی ئەمڕۆتان چییە بۆ کەسانی کە بەشداری لە کەمپینەکە دەکەن؟ ئێمە زۆر سوپاس بۆ ئەوکردنەوەی و کەمپینە لەلایەن پارێزگاری چەند ڕۆژێک پێش ئێستاکرا، یەک دوو ڕۆژ پێش ئێستاکراوە هەر لە کاتیکردنەوەدا ئێمە بەشداریمان کرد کە 750 پارچە پێخەفمان هێنابوو و بۆ سبەی نوێژ ئامادە باشیمان کردووە کە 1500 پارچەی تر هەر پێخەف بێنین. لە پاڵەوەشدا 1000 سەبەتەی خۆراکی کە پێک دێ لە 9 ئایتم ئامادە باشی هەیە بۆ سبەینێ. لە هەمان کاتدا هەندێک لە جلوبەری وەکو قەمسەڵا و پێڵاو لە شێوازی ئەدیداس ئەمانە ئامادە باشیان هەیە. 1200 قوردی شیر ئەمانە هەموو ئامادەن لەگەڵ 1200 پارچە حەفازە. باشە لە ئەم 5 ڕۆژی کە کەمپینەکە بەردەوامە ئێوەش بەشداری دەکەن هەر ڕۆژێک بە چاڵندێکی جیاوازەوە؟ بێگومان ئێمە هەتاوەکو کەمپینەکە بەردەوام بێ ئێمەش بە هەمان شێواز بەردەوامی خۆمان هەیە و لێرەشەوە دەمەوێ بە هەموو ئەو خاوەنکار و بازرگانانە و خوا پێداوانە ڕابگەێنین بە هەموو توانایەکی خۆیان بن بەهانای ئەو کەمپینانەوە بۆ ڕۆژئاوای کوردستان کە لە زروف و بارێکی ناهەمواردان لە ئێستادا. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز ڕەسوولی حاجی عومەر سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لە قیهەولێر. زۆر سپاس کە لەگەڵمان بووی، دەستان خۆش بێت و ماندوو نەبن.